سڵاو من نام یوسفە لە مەیدانی هەولێری دەکەم مەیدانی پەلەوەران لە 130 و لە هەولێرێ ئەوە 12 ساڵێکی خۆمانە تقریبان لە مناڵی و لێرە مەشارەزایەکی باشم لە تەیری تواڵەیە بە تایبەتی لە بابەتی غەندور بەخۆ مامۆستای غەندوریمە تەیری تکەشێ ئەنواع تەیرەیە با بڵێنەوە کاکاریە ئەوە ئینگلیزیە تیڕۆدی ئینگلیزی پێدرێن باجی ئینگلیزی ئەوە غەندورە ئەوە خورمایمانێ و هەمووش لە تەیرەکان هەمووی ئەوە ڕین بۆی پێ دەڵێن ئەوە قوڵتەی خۆمانی هەو کوردستانە ئیشاقیانی کوردستانە هەوەسی خۆیتی بابرێ هەیە لۆ بازرگانێکی هەیە لۆ عەزی خۆیتی ئەیدی ئەوە دەگەڕێتەوە سەڕای شەخسی کەسەکەی باش 160 باشە ئەس دەکەم بیۆ مشتری خۆم لە باندێ بۆم دەیدێت دەبێت لای گەورەی مشکلە نییە مشکلە نییە پیرۆزم بارەکە دوی ئەو کۆترانە کۆتری هەولێرن کۆتری هەولێرن هەمویان ئەسلی خۆی ئی هەولێرە بەس تێکەر دەکرێتن تێکەر دەکرێت کە کۆتری دەرەوە دێ مەسەرەن بخارە هاتیە کەرکەتەی پێدەرێن هاتیە ئەوەی تووکانی هەمووی دێتە پێشەوە بخارە ئەوە بخارەیە ئەوە کۆتری بخارەیە هاتیە ئەوە زۆر تێکەر دەکرێت لە کۆتری خۆمان نەجەعەتمان بۆی هینە کۆترەکانمان گەورە کردیە سەر و قەپلاغ و ئەوانەمان زیاد کردیە گەورەمان کردیە ئەو کۆترانە لە ماوەی 10 سار دەبی ئەم کۆتری بەخێو دەکەم 10 سارە ئێستا کە ئەوە تایبەتە بە هەولێر تایبەتە بە ناوخۆ ئەو کۆترا مادەم نام سەفین مەجید کوردەیە تقریبا 15 سارە لێکانەمە ئیشی مەیمونی دەکەم پشی لێ دەکەم تەیری تواری دەکەم پشی لە خۆم ئینتاجی دەکەم نێر و مێجۆت دەکەم فەرخەی لێ دەگرم ئەوەتە خۆم فەرخەم لێگرتیا ئەی مەیمونیش لە پاکستان دێ لە هیندستان دێ دێتێ ئێران لە ئێران لۆ عێراق دێ ئەمە دەکڕین دەفرۆشین هەم خۆمە ئینتاجی لێ دەکەین فەرخەی لێ دەگرینە مەرەخیان سێوە هەم خۆها سێوی دەخواتن شتی دەخواتن هەرچی بیدێ دەخوا ها باوی بام ها ئەوە رووسیا و سەگەت شتەی زۆر جوانە لەوەی گەورەتریش نابی قیاسی یعنی شتەی زۆر نازدار تۆحفەیە ساریشی 20 وەرەقەیە بەس ماشەڵای دەوێ شتێکی زۆر جوانە بە پاسەپۆرت بە تایاری هاتیە بە ڕسمی هاتیەوە شتەی زۆر نایە بە